هەتا ئەم نەخۆشی هەبێ ئێمە لەگەڵ خەڵکی خۆمان دەبین و هەموو دام و دەستگاکانی حیزب لە کۆمیتەوە لە مەکتەبەکانەوە تەرخانمان کردو بۆ پشتیوانی خەڵک بۆ ئەوەی ئەم نەخۆشیە کۆتایی پێبێ بۆ هاوکاریکردن لە گەرمیان لە ڕاپەڕین لە دەربەندیخان لە هەر شوێنێک کە زانیومانە حکومەت ناتوانێت کەم و کورتەکانی کەرتی تەندروستی چارەسەر بکە ئێمە وەکو یەکێتی هاوکاری مادیمان کردووە و مانگانەیەکمان داناوە بۆ ئەو پزیشک و کارمەند و فەرمانبەرانەی کە لە سنتەرەکانی کۆرۆنا ئیش دەکەن لە ناو شاری سلێمانی لە نەخۆشخانەی شۆڕژ لە گەرمیان لە ڕاپەڕین لە دەربەندیخان لە شارەزوو هاوکاریەکمان هێناوە بۆ نەخۆشخانەی وەفا و هاوکاری چکەشی پزیشک و کارمەندەکان دەکەین بۆ ئەوەی سنتەری دووهەم بکەینەوە و ئەمەیەکیشی تر لە خەلەلەکان من کە بیجەڕمەوە ئەگەر لامەرکەزیەتێکی مالی هەبوایە بۆ هەڵەبجەی شەهید پێویستی بەوە نەبوو کە ئێمە بینەوە قەرەباڵغێ کۆ بکەینەوە و پێویستی بەوە نەبوو کە نەخۆشخانەی وەفا بانگەواز بکە لەبەرەوەی لامەرکەزیەتی مالی یعنی تۆ داهاتی هەڵەبجە داهاتی ئەو زەویە و ئەو خەڵکە بدەیەوە بە خەڵکەکەی خۆی داهاتی ڕاپەڕین بدەیەوە بە ڕانێ و قەڵازدێ داهاتی گەرمیان بدەیەوە ئەو خاڵە گومرجەکان بدەیەوە بە خەڵکی گەرمیان بۆی ئەم داواکاری کە ئێمە کردومانە بە داوایە کە تەعامل بەم شێوازە لەگەڵ حکومەتی هەرێم یا لەگەڵ حیزبی دەسەڵات کە پارتی دیموکراتە لە ناو حکومەتی هەرێم دەیکەین داوای لامەرکەزی مالیمان کردووە و داواکاریەکە بۆ یەکێتی نییە داواکاریەکە بۆیە کە ئەم میلەتە نەجاتی بێ لەوەی کە دکتۆرێک لە خەستەخانەوە بانگەواز بکا بڵێ فریامان کەون کە تۆ هەڵەبجە پارەی هەبوو چ پێویست دەکا ئەو بانگەواز بکا و پێویستیش ناکا خەڵکی تر ئێمە قەرەباڵغی دروستکەین